سەرەتا پیرۆزبایی لەسەر جەم مامۆستایان و قوتابیانی خوێندکارانی هەرێمی کوردستانەکەم بۆ دەستپێکردنی ساڵی خوێندن. حتمما ساڵی خوێندن بێ کێشە و گرفت نەبووە. لە 2014 تا ئێستا کۆمەڵە کێشە و گرفتی موچە و کۆمەڵێ لە قەیرانی دارایی و سیاسی تێپەڕینە و ئەو کێشە و گرفتانەکانە ماوە لێی، بەڵام خۆشبەختانە وزارەتی پەروەردە توانێتی کۆمەڵێ کێشە و گرفت چارەسەرکە، مەسەلەی چاپکردنی کتێبە، کەمکردنەوەی فشار لەسەر بیناکان، دابشکردنی میلاکات، کۆمەڵی دەستکەوتمانەیە ساڵانی ڕابردوو گری بەگرێ بەسکردنی مامۆستایانی وانەبێژ، دابشکردنی زەوی، بە جێبەجێکردنی یاسای یەکگرتووی خاننشینی یەکگرتووی عراقی، ئەمانە هەمووی دەستکەوتە. بەڵام حتمما دواکەوتنی موچە گرفتێکی زۆر گەورە و هەمیشەییە لەگەڵمانە. ساڵی پێرا 3 موچەمان فەوتا، ساڵی پارس موچێکمان فەوتا، ئەو ئیمساڵ تەنها 6 موچەمان فەوتاوە. بەڵام ئەم کێشە و گرفتە بەرامبەرمان ڕێگر نەبووە لەسەر ئەوە کە ئێمە دەستپێکردنی ساڵی خوێندن یان خوێندن بفەوتێت. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان مامۆستایانی خۆراگر بەردەوام ئیشان کردووە بۆ ئەوە کە ساڵی خوێندن بە شێوەیەک بێ نەفەوتێت و حتمما بە هەمومانەوە دەست لە ناو دەست بتوانین ئەم قەیرانە تێپەڕێن. و لێراشە پەیامان بۆەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو توانەکانی خۆی بەگەڕگا لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بۆ ئەوە کێشەی موچە چارەسەر بێت و لەو قۆناغە دەربچین. ئەگەر بێت و مامۆستایان بایکۆت بکەنیان شتێکی لەو بەڵ ئێوە پەیامێکتان دەبێت لەگەڵ یانن یا خۆت دەتانەوێت مامۆستا مافی خۆیەتی هەر فشارێکی مەدەنی بکە بۆ وەرگرتنی مافی خۆی کردبوونەوە ئەبێت خۆپشاندن دەبێت مانگرت هەمووی فشاری مەدەنیە. بەڵام نەبینە هۆکاری ڕاوەستانی خوێندن، نەبینە هۆکاری ئەوە کە ئەو مناڵانەی ئێمە بێ خوێندن بوون و لە ماڵە و لە ناو کۆڵانەکان بسوڕێنەوە. هەموو هەوڵەکانی خۆمان بدەین خوێندن بەردەوام بێ، بەڵام بێدەنگیش نابین لەسەر مافەکانی خۆمان. مامۆستا مافی خۆیەتی هەر کارێکی مەدەنی بکە. زۆر باشە. کەواتە پێدەچێ ئەمساڵ ساڵێکی ئاسایی بێ بۆ خوێندن؟ تا ئێستا خوێندنەکە ئاساییە، بەڵام ئەگەر موچە چارەسەر نەبێت بڕی قورسایەتی دەکرێت سانی مامۆستا فەرمانبەران. قسەی کۆتایی ڤار دەیکات.